ڕاگەیاندنی کومێتەی ژنانی کۆمەڵا بە بۆنەی 25 نۆئامبر ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی دژی ژنان. 25 نۆئامبر بیرهێنەوەی خەبات و خۆڕاگری ژنانە لە سەرانسەری جیهان و لە دژی ستەم و هەڵاواردن و توندوتیژیەکی کە ڕیشەی قوڵی لە مێژووی مرۆڤایەتیدا داکوتاوە و سیستەمی سەرمایەداری سەردەمبەش بە حاڵی خۆی هۆکار و سەبەبکاری مانەوەیەتی. ئەم ڕۆژە هاواری بەرزی ملیۆنان ژنە کە بەرامبەر بەو توندوتیژیەی بەسەر جەستە و ژیان و ئازادیدا سەپێنراوە ڕاپەڕیون. دنیای ئەمڕۆ لەژێر گوشاری سیاسەتە سەرکوتگەرەکان، شەڕەکان، بناژۆخوازی ئاینی و قەیرانی ئابوووریەکان، توندوتیژی دژ بە ژنانی زیاتر لە هەمیشە چڕ کردووەتەوە. توندوتیژیەکی کە بەشێکە لە کردەوەی پیاوسالاری و سەرمایەداری وەک سیستەمێکی ئابووری و کۆمەڵایەتی سوودی لێوەردەگرێت. توندوتیژی بنەماڵەیی یەکێکە لە بەربڵاوترین جۆرەکانی ئەم دیاردەیە دژی ژنان کە هەر لە هەڕەشە و سوکایەتی و بێحورمەتی پێکردنەوە بگرە تا بێبەشکردنی ژنان لە مافی خوێندن و کارکردن، وابەستەی زۆرم لێ ئابووری، هاوسەرگیری منداڵان، کوشتن بە بیانووی شەرەف تا دەستڕێژی لە ناو بنەماڵە و خۆسووتاندن و خۆکشتن بەهۆی نائومیدیەوە لە خۆ دەگرێت. ئەم ڕەوتە بەرهەمی ڕاستەوخۆی ئەو پەیوەندیانەیە کە وا دەکات پیاوان ببنە دەسەڵاتی زاڵە و ژنانیش ملکەتی و گوێڕایەڵ بن. ژنان جگە لە توندوتیژی بنەماڵەیی بەردەوام لەژێر هەڕەشەی توندوتیژی دەوڵەتی لەوانە، حیجابی زۆرەملێ، کۆنتڕۆڵی جەستە و جلوبەرگ، هەڵاواردنی ڕەگەزی، سەرکوتکردنی چالاکە سیاسی و کۆمەڵایەتیەکان، دەست بەسەرکردن، ئەشکەنجە و سزای نامرۆڤانەشدان، یاسا و ڕێسای پیاوسالارانە و سیستەمێکی دادوەری دژەژن نەک هەر پێش بۆ توندوتیژیە ناگرن بەڵکو شەرعیەتی پێدەبەخشن. لەم ڕووەوە خەبات لە دژی توندوتیژی دژ بە ژنان نەبەردێکی سیاسی و کۆمەڵایەتی و ڕادیکاڵە لە دژی سەرجەم ئەو بنەمایانەی کە هۆکاری ستەم لەسەر ژنان و بەردەواممانەوەی ئەو دیاردەیەن. بەڵام ئەم خەبات و تێکۆشانە تەنیا کاتێک بەسەرنجام دەکات کە یەکەم ڕێکخراو بێت و دووەمیش لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خواست دژە ستەم و سەرڕۆیی و دژە چەوسانەوەکانی دیکە ئاوێتەی یەکتر بن. لە ئێران بزوتنەوەی ژنان لەم ساڵانەی دواییدا بەهێزێکی بێوێنەی هاتووەتە مەیدان. لە ئاخێزی ساڵەکانی 96 و 98ەوە تا بزوتنەوەی ژن ژیان ئازادی، ژنان پێشنگترین هێزی خەبات و خۆڕاگری بوون لە بەرامبەر ستەم و سەرڕۆیی و دەسەڵاتدار و نیشانیان داوە کە خواستی ئازادی و یەکسانی لە قوڵایی کۆمەلگادا ڕیشەی داکوتاوە. سەرەڕای هەموو سەرکوتگەریەکان، ژنان و بەتایبەتینەوەی گەنج هەروە پێداگرن لەسەر خەبات لە پێناو ڕزگاری و ئاراستەی ئەو خەباتە ڕادیکاڵتر و وشیارانەتر بەرەو پێش دەبن. کوردستان یەکێکە لە نمونە درەوشاوەکانی خەباتی ژنانی پێشکەوتنخواز و تێکەوشەر کە بە فیداکاری و گیانبازی خۆیان لە مەیدانەکانی خەباتی پێشمەرگانە و خۆڕاگری و قارەمانانە لە ناو زیندانەکاندا متمانە بەخۆبوونیان بە جەماوەری ژنانی ئەم ناوچەیە بەخشیوە. لە خەبات دژی توندوتیژی و پیاوسالاری و دابوو نەریت و یاسا و ڕێسای کۆنەپەرستانە لە ئاخێزی شۆڕشکێڕانەی ژینادا بە شکۆدارترین شێوە و لە ئاستێکی جەماوەریدا خوێنواند. ئێمە لەم ڕۆژە جیهانیەدا وێڕای ڕێزگرتن لەو ژنانەیە کە لەم پێناوەدا گیانیان بەخ کردووە یان لەژێر ئەشکەنجە و لە ناو زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدان لەسەر پێویستی شکڵگرتنی خەباتێکی یەکگرتووانە ڕێکخرا و شێلگر لە دژی هەموو جۆرەکانی توندوتیژی جەخت دەکەینەوە. ئێمە هەروەها جەخت لەوە دەکەینەوە کە بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژی ژنان تەنیا ئەرکی سەرشانی ژنان نییە، بەڵکو ئەم خەباتەی پێویستی بە هاوپشتی و بەرپرسیارەتی سەرجەم ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز هەیە. بێدەنگبوون لە بەرامبەر توندوتیژی دژ بە ژنان بەواتای چاوپۆشی لێکردن و بەردەوامبوونیەتی. ئێمە لەو باوەڕداین کە ڕزگاری ڕاستەقینەی ژنان لە کۆمەلگایەکی ئازاد و یەکساندا بە هەوڵ و تێکۆشانی هاوبەشی سەرجەم هێزە ئازادی خوازەکان و هەموو ستەم لێکراوانی ئەم کۆمەلگایە دەستەبەر دەبێت. بژی شۆڕشی ژن ژیان ئازادی، کومێتەی ژنانی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران.